بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە کاژمێری غەزە لە خزمەتتانداین بۆ قسەکردن لەسەر کۆمەڵکوژی غەزە و مەترسیەکانی زایۆنیزم لەسەر گیان و قسە لەسەرەوەش دەکەین کە بۆچی ڕێگەبەی جگرتبوونەوەیەک نادرێت لە هەرێمی کوردستان بۆ هاوسۆزی دەربڕین بۆ غەزە دوێنێ لە پێنجوێن ڕێگریە بوو ئەمڕۆ لە هەولێر ڕێگە بەگرتبوونەوەیەک نەدرا کە وابڕیار بوو شەمە ئەنجام بدرێت ڕێگری لێکرا سەرەسەرەکەین و کارەکەی چی کە دەسەڵاتدارانی هەرێم ڕێگە نادەن و قسە لەسەر ئەوەش دەکەین ئایا زایۆنیزم جوولەکەی سوودێکیە بۆ خەڵکی کوردستان یاخود بەردەوام کێشەی کوردی وەکو کارتێک بۆ بەرژەوەندەکانی خۆی بەکارهێناوە و قسە لەسەر ترامپ و نەتەنیا هۆش دەکەین وەکو ئەوەی کە کێشەم لەسەر خۆرەڵاتی ناوەڕاست لەسەر ئاشتی لەسەر ئەم پرسان لەگەڵ لە بەڕێزان مامۆستا یەحیا نەوزەرجاف لە ستۆدیۆ هەروە لە هەولێریشەوە دکتۆر محەممەد بازانی قسەی لەسەر دەکەین بەخێر بێن سوپاسیان بەدەبوونتان دەکەین مامۆستا یەحیا بەخێر بێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بچینە سەر ڕووی جیهانی دەمەوێت لە ناوخۆ دەست پێ بکەین سەرنجی بەڕێز چی بەسەر ئەو ڕێگری کە کرا بۆی کە خۆپیشاندا گربوونەوەی بکرێت لە هەولێر و دوێنێ لە پێنجوێنی شەبوو هێزانمینەکان ڕێخەری گربوونەوەکانیان دەستگیر کردبوو هۆکاری چێ دەسەڵاتدارانی هەرێم ڕێگە نادەن بە خۆپیشاندانێک بۆ پشتیوانی غەزە. بسم الله والصلاة والسلام على رسول الله. ڕاستیەکەی ئاخر شت پێم خۆشە ئێمە قسەی لەسەر بکەین باسی ناوخۆی کوردستانە چونکە بەڕاستی سە قەزیەیەکی ئینسانی جەوهەری هەیە لەسەر ئاسیا و عالەم. لە ئەمریکا خەڵک لە ئێمە گەرمترە لە لای لە موسڵمان ناموسڵمانەکان خەڵک لە ئێمە بە جورئەترە ئامادەیە وەزیفەی مەسیری ژیانی شەهادەی زانکۆی هەمووی بکا بە قوربانی هەستێکی ئینسانی کە نایەوێ ئەو ببێ بە بەشێک لەو جینایەت و جینۆسایدەی لە زەمەنی بوونی ئەوە ڕۆیە بۆ یەک ئێمە ئەگەر بێنەوە ئەمە بێنینەوە بۆ ناوخۆی خۆیان بەڕاستی بەشێکی زۆر لە وزەکەمانە فەوتێ کە ئێمە مەفروزە هەمومان بەبێ جیاوازی ئەوەی ناوی کوردە و ئەزانێ کورد چ گەلێکی مەزلومە و بەتەئکید گەلی ئێمە گەلێکی مسلمانە و مێژوویەکمانەیە لە خەبادی و هێشتا ئێمە ژۆکو گەلی فەڵەستین بێدەوڵەتین و ئێمە ئینسانین هەموو جارەوتمان ئێمە سێ تەورەمان بەسێتەوە کورد بوون مسلمان بوون ئینسان بوون ئەگەر بەم سێپەوەرە هەمومان لە یەک بەرانە بین و ڕۆ ئەو ستەمکاریە ناچار ببین ئاوا ڕوو بکەین و ناوخۆ خۆمان و خەریکی ململانیە بین و ڕێگە یعنی ببین بە بەشێ لە موشکیلە ئەمە هەڵەیەکە پێش هەموو کەس دەسەڵات تێکەوتووە منیسە بۆم دەرکەوت کە ئەسڵەن ئەم دەسەڵاتە بێ زۆر سوپاسی هەموو ئەو گەنج و ئیسلامی و ئەو هەموو زانە پایابەرزێن وڵاتە بکە کە لە ماوەی 18 مانگە دەستیان نەبردو بۆ ئەم چالاکیە مەدەنیانە بە خۆپشاندان و بە نەڕازایەتی دەربڕینەوەنە کەواتەم دەسەڵاتە ئامادە بووە سەرکوتیشیان بکات کاتە تۆ ئیجازەی پێنایی حتمما ئەگەر بەیانی بچێتە سەرجادە سەرکوتیانەکەی ئێوە کاتە چییە قەومێ هەموو لولەی کامێرە هەموو زوومی خەبەریەتە ناو کوردستان دەوڵەت و دەسەڵاتێکگەیە ڕێگە نایە تەنانەت خۆپیشاندان بکرێ بەرامبەر ئەم نائینسانیەتە ئەمە ئەمە شتێکی زۆر خراپە ئەمە وێنەیەکی زۆر خراپە کەسێکە ڕێگە نادەن ئەنیە دەسەڵاتدارانی هەرێم ئەگەر بۆیان بکرێت سە پێشتر ڕۆڵی مزگەوتیان سنووردار کرد مامۆستای ئاینیان دوورخستەوە ینی چالاکی ئاینی ئەگەر بۆیان بکرێت زۆر سنوورداری دەکەن نهێنیەکە چییە؟ جەنابە ناوێنی نیێنی جاوە کە نیێنی بێ نابێمە بیزانین باش ئەبێ ئەوان بڵێن بە ئێمە ئەوانیانێت چی بکەن بەمە باش هەنی مەسە بەڕاستی هیچ تەحلیلێکی ئینسانیمان نییە بۆمە و هیچ تەحلیلێکی قەومیمان نییە بۆ ئێمە ئەمە شتێکی قەومی نییە و هیچ تەحلیلێکی مسلمانانەمان نییە بۆ ئەم پرسە یەک شت هەیە خەون و خەیاڵ و وەهمێگەیە کە ئەم دەسەڵاتە وا بزانێ بە خۆنزیکردنەوە مەسەلەن لە ئەمریکا یا بە خۆنزیکردنەوە لە ئیسرائیل بەوەی نێڵ ئەم چالاکیانە ڕووبا سوودێک وەرگێ کە ئەمە وەهمێکە هەرچ ئینسانێ خەیاڵی بکە ئەبووە لە دوای غەزە لە دوای ئەم جینۆسایدەی تر لە خەیاڵیان دەری کردایە کە ئەمریکا هیچ بەهایەک بۆ ئینسانیەت دانانێ ئەمریکا هیچ بەهایەک بۆ مافی نەتەوەی تر دانانێ ئەمریکا بە ئاشکرا بە نەتەوەیەک ئەڵێ من ئەبێ هەمووتان لە ناو بەرم و احتیادی ئەسڵەن سەرۆکەکەی ئەڵێ شوێنەگەشتانەکەم بە شوێنێکی سیاحی گەلی کورد وەکو نەتەوە دوای ئەم پەیامە ئەبێت هەڵوێستی چی بکە ئەبێ بە خۆیان بچێتەوە بە پەیوەندیەکانە بچێتەوە ئەبێ بە استراتیجیا بچێتەوە کە من خەریکی چیم لەگەڵ کیا ئەمێ خۆم نزیکەمەوە لەگەڵ ئەمانە کە بۆ فەڵەستینێک
کە 200 ملیۆن عەرەبیشی لەگەڵایە، بۆ فەڵەستینێک کە 2 ملیار موسڵمانیش هاوسۆزیەتی، بۆ فەڵەستینێک کە هەموو خەڵکی سەر زەوی ئیسە پشتیوانیەتی، ئاوا بێباکانە ئیش بکەن، ئەبێ چی بکەن بە گەلی کورد؟ یعنی ئەسڵەن ئەو پرسیاریشی ناوێت لە سایکس بیکۆ تایسە چیان پێ نەکردووی نەمانە؟ کێ کردوێتی؟ ئەمریکا، ئەوروپا، ئەم لۆبی زایۆنی کە ئیسا حکمی سەر زەویەکە. ئەنی وەکو لۆبی زایۆنی وەکو قەوارکەی سوودێکی بۆ کورد نەبووە لە مێژوو دەجگە لە زیان، ئەنێ کوردی وەکو کێشەی کوردی وەکو کارتێک وەکو شتێک بۆ بەرژەوەندی خۆی بەکارێنەوە. ئیسرائیل لۆبی زایۆنی ئەو خاچپەرستانەی کە ئێستا وەزیری بەرگری ئەمریکا بە شانازیەوە خۆی بە قایدێکی خاچپەرستە زانێ و شانازی بە شەڕی خاچپەرستیەکە، ئێمەی گەلی کورد وەکو سەلاحەدینە بینن، ئێمەی گەلی کورد وەکو موسڵمانێکە بینن. یعنی نازانم چه جیاوازیەک لە بینی ئێمە و هەر موسڵمانێکی تری سەر زەویە تاوا بزانین ئێمە بجە جیاوازە بینن. بۆ یەکە لەو ڕوانگە سێرمانەکەن لە سایکس بیکۆ تا ئێستا ئەوان سزامانەدەن، دابەشیان کردوین، لە سەددام بێدەنگ بوون، هەموو عەمەلیاتی ئەنفالی کرد، قسەیەکیان نەکرد، چیمیابارانی کردی نە قسەیان نەکرد، بۆیان پۆشی، چەکیشیان پێە و هەموو تاوانێک تا ئێسەیشی پێوە بێ. نە ئەمریکا نە ئەوروپا ئامادەنین عەمەلیاتی ئەنفال و چیمیاباران بە جینۆساید بناسیێنن، کە بۆ عەمەلیەکی ئەوەی یەزیدیەکان هەموو چەند ساڵێک ڕوویاوە هەموو دنیایان لێپڕ کردووە، کردیشان بە جینۆساید. ئێمە لە 88 و لە 80کانەوە ئەو عەمەلیانە ڕوویاوە نەگەوە. ئێمە لە ڕیفراندۆمایترەوە باشترین فرسەت بوو بۆ ئەمریکا و ئەوروپا بیسەربێنن کە لەگەڵ کوردان چیان نەکرد بە ئێمە. ئەم خەیاڵچنینە لەسەر ئەوەی نزیکی لە ئەمریکا یاخۆ نزیکی لە زایۆنی ئەتوانێ خێر و بێرێکی بێ بۆ گەلی کورد زۆر زۆر هەڵین و چیشمان بۆ ئەمێنێتەوە، تەناومان بۆ ئەمێنێتەوە لە ناو گەلانە منبوزە بین و بەکارمانێنن وەکو کارتێکی فشار، وەکو کارتێکی زەخت کە چەند ساڵ کردویانە لە شۆڕشی ئەیلولا کردیان و ئاش بەتاڵیان پێکردین لە هەموو شۆڕشەکانە. ئێسش باماشی وەکو کارتێکی لعبەیەکی سیاسیانەیە بەکارمان بێنن کە هەڵەیەکی استراتیجیەکەن. گەلی کورد ئەگەر بیوێ لە ناو گەلانی موسڵمانە بژی کە ئەم گەلانە هیچ کامیان ناڕۆ بۆ سەر مەریخ، تاقە گەلێکی نامۆ هەبێت لە مەنتیقەکە بریتێ لە ئیسرائیل. ئەوی ترێمی خەڵکی ئەم مەنتیقەیە هەمووی مێژووی لێرە، هەمووی میمۆری تاک بە تاکی خەڵکەکە و گەلەکان لێرە سەوز بووە. ئێمە مەسیرمان هەر لێرێ و بێ لەگەڵ ئەمانە شارڕێکەوین. ئەو گەوی بینیمانیسا لە سووریا لەگەڵ دیمەشق ڕێکەکەون، ئەوەی ئەمڕۆ بینیمان دەم پارتی لەگەڵ دەسەڵاتی تورکیا ڕێکەکەوێ. بە هەمان شێوە ئێمە لەگەڵ ئەم گەلانە ئەگەر ڕێکەوین و ئەبێت لەناو ئەم گەلانە خۆمان خۆشەویستکەین کە فرسەتێکی مێژوویە وەکو گەلی کورد لە غەزا سەرمایه‌گوزاری بکەین. سەرمایه‌گوزاری بەوەیەکێ پشتیوانی ئینسانی ڕێکخین بە خۆپشاندان بێ یا بە کۆکردنەوەی هاوکاری و ئەمەش بگەینین بە هەموو گەلانی موسڵمان. ئێمەش وەکو گەلی موسڵمان پشتیوانی ئەم گەلەین. زائیدەن سەرمایه‌گوزاری بکەین لەوەی هەموو دنیا چاوی ئەوە تا لەسەر غەزە. ئەگەر تۆ ئەتەوێ هەموو دنیا گەلی کورد وەکو گەلێکی ئینسان دۆست و خاوەن ماف بزانێ، ئەبێ بچێت لە غەزا سەرمایه‌گوزاری بکە. یعنی ئێوە جەنابتان لە ئیعلامایشەکەن ئەگەر قەرار بێ کەناڵێک بێ لە کوردستانە سانەوەی خەڵکی ئەم کوردستانە سێری بکات، حتمما تۆ ئەبێ ڕێکلامی بازرگانێکە بەری بۆ کەناڵە بۆی خەڵک سێریەکات. هەموو جیهان سێری غەزایەکات. کاتی ئەوەیە گەلی کورد وەکو سەلاحەدین وەکو دەسەڵاتی کوردی لافیتە و ئاڵای کوردستان بەرن لە ناو غەزا بەرزیکەنەوە لە ڕووی ئینسانیەوە کە ئەم بەشەی ئیسرائیلیش مانعینێ. بابزانی ئیسرائیل مانعینێ کە بەشە ئینسانیەکە خۆتی تێڵژنی ئەتوانی لە بەشە سیاسیەکانە چۆنە بیت هەڵسوگۆت چۆنە بێمە خۆ نەمان تو هەستە تۆ شەڕ بکە، تومانە پشتیوانی ئینسانی دەربڕە خۆ پیشاندانێ گربوودنەوەیە شتی ئینسانی بەسیط لەگەڵ هاوکاریە. لەم بوارە سەرمایه‌گوزاری ناکەی بە خەیاڵی خۆت بە نزیکی لە ئیسرائیل یا لە ئەمریکا خۆت لە شەڕیان ئەبوێری یا تووشی خێرێکە بی لە داهاتوە، ئەمە وەهمێکە و هەر لە ئێسەوە ئەوەی ژیر بێ ئەزانێت لە هەڵایت و لە داهاتووشە موشکلەکەوی هەمومان باجی ئەم بێعەقڵیە دەین. باشە بەس وەکوەوەی کە هەندێک ڕەنگە لێرە هەبن پێیان خۆشی ئیسرائیل سەهێرش دەکات بۆ سەر حوسیەکان، ئەمریکا بۆ سەر سووریا، بۆ سەر لوبنان. یعنی ئەگەر قەرار بێ نەخشەی جوگرافیای ئیسرائیل فراوان بێ، هەیمەنە زیاتر بێت، لەوکو لایەنی استراتیژی لە بەرژەوەندی کووردە. طبعا منەوە لەو ڕۆ قسەم کرد بۆ منطقی ئەو کووردە قسەم کرد کە لە خەمی کووردەوە ئێمە بکە، یعنی خەمی کوردی هەیە
ئەوێ بۆ کورد شتێ بکە بۆیە خۆی ئەپارێزیە و ئەوێ خۆی نزیکاتۆ لە ئەمریکا و لە ئیسرائیل ئەوی تۆ باسیەکەی کۆمەڵە کەسی ترن دوو لە تۆ ناومان ناون مرتەزەقە ناومان ناون تەبیعەت دێز کە ئەو بەس ئیشی ئەوەیە چێژ لەوە بینێ مسلمانان و ئیسلام زەرەر بکەن ئیتر بۆی گرنگ نییە چییە قەومێ بۆی گرنگ نییە چی ڕۆیە بۆ ئەگەر ئیسرائیل سووریا داگیر بکە ئەوەی کە لە غەزا ڕۆیە لە ناو سووریا و شارەکانی سووریا شارڕووبە بۆ ئەگەر ئیسرائیل بچێ بەرەو سینا و میسر و ئەوەیشی لە غەزا ڕۆیە لە میسرا ڕووبە بۆ بێ بۆ لوبنان بێچێ بۆ ئوردن ئەوەی کە لە بەرنامەیەتە بچێ بۆ سعودیە ئەو نەخشە گەورەی کە باسیەکەن بگاتە شاری مەدینە ئەوەی لە غەزا ڕۆیە لە شاری مەدینە و لە شارەکانی سعودی شار ڕووبە کورد چه سوودێکە بینێ چه سوودێکە بینێ جارێ لەلایەنی کوڵی تەکنیکۆ ئێمە بین بە ژێر لافاوێکی ئاوارەیەوە وانە ئەگەر ئێمە بگەن دوو ئێمە بین بە بەردەرگای ئیسرائیل بەردەرگای ئیسرائیل لە هەموو شوێنێ بێت تەختر بێ بەردەم ماڵ بینیتە بێڵم بەرامبەری خۆی بینایەکی خۆشە بێ ئێڵن دراوسەیەکی ئیسرائیل کو ئێڵێ دراوسەیەکی بەهێزیە بێ ئیسرائیل چۆن ئێڵێ دراوسەیەکی محتەرەمی هەبێ تەختیەکە کورد هەر ئەبێ بە ساحەی تەختبوون ئەبێ بە بەشێ ئەگەر ئەو شتەی خەیاڵی ئەوانە ڕووبە ساحەی کوردستان جوگرافیای کوردستان ئەبێ بە ناوچەیەکی جەنگ ئەبێ بە ناوچەیەکی بۆمب و تەقینەوە و کوژران لەبەرەوە ئەو تەبیعەت دێزیە من هەر مناقەشەی ناکەم من مناقەشەی ئەو لایەنە کوردیە ئەەکەم کە لە تەسەووری و بە خەیاڵی خۆی بۆ خزمەتی کورد ئەم فکرەی هەیە کە کورد لابا لەم مەوزوعە ئەجینا و بەشەی تری کە چێژ ئەبینێ لەوەی ئیسرائیل بۆردومانی سووریا بکات چێژ ئەبینێ لەوەی ئیسرائیل لوبنانیش تەخت بکات چێژ ئەبینێ لەوەی ئەڵەی کاکە ئیسرائیل ئەم هەموو مەنتیقەیە گرێ ئەڵێ دەستی خۆش بێ پشتیوانیەکە بە کوردی کۆمنت دەنووسی بە کوردی ناوی دەنێ چی ئەوە ناڵێم مرتەزەقەی پێڵێن تەبیعەت دێزیە یعنی زەرەری خۆی گوێی لێنێ خۆی بتۆپێ بەس بە شەرتێ مسلمانان زەرەر بکەن لەوە زیاتر هەیە ئێمە لە بیرمان نەچی ئێستا هێزیەکی تایبەت هەیە لە سوپای ئیسرائیلەکە نەیشاردووە شتێکی لەسەری بخوێن بنووسن هێزی یەکەی 1200 لەبارەیە بخوێنەوە کە ئەمە بەشێکە لە سوپای ئیسرائیل ئەم بەشە بەرپرسیارە لە مەوزوعی تەکنۆلۆژیا و سۆشیال میدیا و هەموو بوارانە بەشێکیان بریتە لەوەی کە سوپایەکی ئەلکترۆنیان هەیە بە هەموو زمانەکان ئێستا بە زمانی کوردی ژیانە ژمارەیەکی زۆر ئەکاونت ژمارەیەکی زۆر پیج لەگەڵ ژمارەیەکی پێویست لە نخبەیەکی دەموچاودار لە منتیقەکانە کە توانای کڕین و فرۆشتنیە و ئەکڕێت موچەیەکی بۆ بڕنەوە ئەمانە بەکارێنن کە کورد لەناو خۆیان بکە بابەیەکە کورد با بە گژی نەتەوەکانی ترا کورد وا لێ بکە کە لە نەتیجە خزمەتکاری ئیسرائیل بکە و بە نەتیجە بێ بە خزمەتکارێکی زایۆنی لە منتیقەکە و ئەمە سوپای هەیە و ئەمە خەڵکی هەیە و ئەمە ئیشی بۆ کراوە و ئەیبینین ڕۆژانە لە پیج و لە ئەکاونتەکان سپاس دەکەم دێمە خزمەت مامۆستای کاکتۆر محەممەد جەنابیش بەخێر بێ سوپاسیان بەدەبوون دەکەین دەمانەوەی سەرنجی بەڕێزیش بزانین لەسەر ئەو ڕێگریانەی کە دەسەڵاتی کوردی دێکابەونەوە بۆ پشتیوانی لە غەزە لە پێنج وێن هەبوو دوێنێ ئەمڕۆ لە هەولێر و لەو ماوەیەدا کەسێک بەنیاز و بهێن هەولێر کە سوکایەتی زۆری بە سوڵتان سەلاحەدین باپیرە گەورەی ئێمە کردبوو وەکو کورد سەرنجی بەڕێزت چیە لەو بارەیەوە سەرەتا بە ناوی خوا سوپاسی جەنابتانەکەین بە خێراتنی برای بەڕێزمانەکەین میێوانی ئەزیزتان خۆی لە ڕاستیدا کورد بەداخەوە دەڵێم نازانم حتا ڕۆشنبیرانی کورد هەندێکی ناشڵێم هەمووی ئەوەی کە خۆیان بە ڕۆشن فکردانین خەڵک ڕەمزی نییە هێمای نییە ڕەمز بۆ خۆی دروستەکە تا شانازی پێوە بکە هەموو عالم ئیسلامی تەنانەت حتا غەربێکانیش ڕۆژ ئاوایەکان باسی سەلاحەدینەکەن و حکمەتی سەلاحەدین و عەدالەتی سەلاحەدین و لێبوردەیی سەلاحەدین دەکەن وەکو کوردیشمان ناوزەدیەکەن بەڵام بەداخۆ دەڵێم ئێمەی کورد ئەگەر ڕەمز و هێماشمان هەبێ هێماکە خۆمان عیبدار ئەەکەین بەڕاستی ئەمە هەم با بڵین نەفامی ئەو نەوع کەسانەیە و لە هەمان وەختیشە جوولەکە چی بۆ ئێمەی کردووە بەس با بڵێم باوە لە کوردستانی خودی خۆمان چ شتێکی بۆ ئێمە کردووە باش بێت ئەسڵەن کۆمەڵێ وعودیان هەبووە کۆمەڵی شتیان کردووە هەمووی بە زەرەری ئێمە دەرچووە نەک بەستەنها با بڵین لە کوردستانی خۆمان کوردستانی باشوور بەڵکو تەنانەت حتا لە کوردستانی باکوور
يعني دوري موسادی ئیسرائیلی کەمتر نەبوو لە CIA بۆ گرتنی عەبدوڵڵا ئۆجەلان. ئەوە مەسئلەیەکە، یعنی ئەمانە هەمووی دیارە. و لە هەمان وەختە هەر کاتێ دەوڵەتی ئیسرائیل باسی کوردی کرد بێت، کورد زەرەری کردووە نەک قازانجی کرد بێت. جا بەڕاستی هەندێک لەو ڕۆشنبیرانە بەرچاوی خۆیان نابینن. بۆیە ئەکەونە دوای قسەکان قسە گەلێک کە ئەو قسە گەلانە نە سوودی هەیە بۆ میلەتی کورد نە قازانجی هەیە. کورد ئەمڕۆ پێویستی بەوەی دۆستی هەبێ لە ناو عالەمی ئیسلامیە، لە ناو عالەمی عەرەبیە، لە ناو جیهانە. ئیسرائیل چی بۆ کورد کردووە؟ ئیسرائیل ئێستا خۆی منبوزە، یعنی ڕژێمێکە سەرۆکەکەی متهەمە بچێتە وڵاتان ئەژیرێ بێ بژیرێ، مەعەدا ئەمریکا و چەند وڵاتێک نەبێ. گەورەترین مجرمی حەربە لە هەموو دنیاە. و وەجهی جوولەکە ئێستا زۆر عیبدار بۆ لە هەموو دنیاە. تەنانەت جوولەکان خودی خۆیان شەرمەزار بوونە، دەڵێن ئەم نەتەنیاهوەیە و ئەم سیاسەتی ئێستا جوولەکە هەیەتی ئێمەی شەرمەزار کردووە. سەرەتای کۆتایی ئەو دەوڵەتەیە کە ئێمە دروستمان کردووە لە هەموو دنیاوە هاتووینە بۆ ئەوێ، لەمڕۆ بەدواوە ئێمە بەعکسەوە ڕووینە دەرەوە، چونکە جێگەیەک نەماوە لە ئەو دەوڵەتە مەزعومەی ئەڵێن داگیرکەرە جێگەی ئیسلاحەتی خەڵک بێ. تەنانەت ڕۆژ دوا ڕۆژ وە نەخشەکانشان ئەلحەمدولیلا لە هەموو وەختێ زیاتر بەرەو فەشەل و بەرەو دۆڕاندن ئەڕوا. و بە تایبەتی ئەو شکستەی دوێنێ کە تووشی بوو نەتەنیاهۆ بە تەسەووریاتی خۆی وایە ئەو تەسەورە کرد، ئەوە لە ئێران ئەدرێ، ئەوەی ئەوە ئەکرێ. بەعکسەوە ئێستا تەنانەت سوپای با بڵێن ئیسرائیل خودی خۆشیان خاتەن ئەوانەی کە تەیارەکانن زیاتر لە 1000 کەسیان ناڕازین لەو قەزڵیە، ئەڵێن کاکە ئێمە بێ بگەینە نەتیجەیەک، یعنی بێتاقەت بوون لە کوشتن. ئەو خەڵکە بێتاقەت بوو لە کوشتن. و معلومە لای کاکە وەزەریش ئاشکرا و ئاگاداری کاکە یەحیا ئاگاداری ئەوەیە زۆر پسوەرە لەو بابەتە. ئەسڵەن هیچ کاتێ وەکو ئێستا دەوڵەتی جوولەکە دەوڵەتی ئەو ئیسرائیل مەزعومە هەستی بە دۆڕاندن نەکردەوە وەکو ئێستا هەستی پێ دەکات. یعنی شکستێکی دەرونی گەورە هەیە لە ناو دڵ و دەرونیانە بێجگە لەو هەموو سەربازیان. بەڵام لەم لاوە سیرکە بزانە خەڵکی غەزە ئیسباتیان کرد بۆ هەموو دنیا. ئێستا عەتف و سۆزی هەموو دنیا لەگەڵ یایەتی باش بزانی، نەک هەر بە عالەمی ئیسلامی و عالەمی عەرەبی، بەڵکو تەنانەت خەڵکێکی زۆر کە ڕێز لە ئینسانیەتی ئینسان ئەگرێ تەماشاکەی لەگەڵمانان لەگەڵ مەسەلەی غەزەیان. بەڵام ئەوەی کە لە کوردستانی خۆمانە ئەکرێ ئەبێتە شەرمەزاریەکی زۆر زۆر گەورە. ئەگەر ڕێگری بگردێ لەوەی کە پاڵپشتی غەزەیەکان بکرێت، چونکە ئەوانش میلەتێکی مەزلوم بوون وەکوی ئێمە. ئەو پەڕینە فامی و نەزانیە هەر کەسی ئەگە بەرگری لەوە بکە بەعکسەوە ئەبێت تەرجیحەوە بکرێ. ئەگەر پێشی ناکرێ لەبەر هەندێک مەسائیلی سیاسەتی نێودەوڵەتی مەفروض وایە ڕێگر نەبێ، چونکە ئەگەر ڕێگر بێ حاڵی ئەویش باشتر نابێ لە داهاتووە لە حاڵی ئەوانەی کە پاڵپشتی ئەویان کردووە. ئەوەی پاڵپشتی جوولەکەی کردووە دایمەن دۆڕاوە و لە هیچ شەڕێکشا ئەمریکا قەت نەیبردوێتەوە و تەنانەت ئەمریکاش ئێستا بەرەو دۆڕان ئەڕوا. تەماشاکە لە ڤێتنام دۆڕا، لە ئەفغانستان دۆڕا، لە لوبنان دۆڕا، لە عێراق دۆڕا و لەمەش ئەدۆڕێ ئەم هەنگاوانی کە هەیەی. لەبەر ئەوە ئەبێ ئەو ڕۆشنبیرانەی لای خۆمان و ئەو دەسەڵاتی لای خۆشمانە بەرگری نەکا، چونکە هەر جۆرە بەرگریەک دەبێتە مای ئەوەی کە ئەنەما زۆر جارگلەیەکەین ئەڵێن عەرەبەکان و لایەنە ئیسلامیەکان و دەوڵەتە ئیسلامیەکان نهاتنە جواب لە ئێمە. بەڵام ئەوەش ئینساف نییە، زۆر لە حەرەکاتی ئیسلامی هاتە جواب. واگەر ئێرە مەجای ئەوە بێ ئەو ئەرشیفە ئێمە هەڵدەینەوە دەرئەکەوێ گەورەترین حەرەکاتی ئیسلامی پاڵپشتی ئێمە بۆ بە تایبەتی ئەو وەختەی کە لە ساڵی 1980 ئەو جینۆسایدەی بۆ ئێمە بە ئێمە کرا. و ئێمە ئەگەر ئاگادارش نییە ئەو جیلە هەندێک لەو گەنجانە ئێمە ئاگادارین کە ئەچوینە دەرەوە لە ساڵەکانی بیدایەتی نەوەتە کە معاناتی میلەتی کوردمان باسە کرد و جینۆساید و من وەکو یەکێک لە ڕزگارکراوەکانی ئەنفال بووم بە شەڕ ڕزگار بووین. ئاشکرا دیارە ئەگریان لە دارینە دووەکە لە سعودیە کرا ساڵی 92 لە خزمەتی مامۆستا مەلا عوسمان کە ئەو وەختە ڕابەری بزوتنەوەی ئیسلامی بوو.
ئەگریان لەگەڵ مامۆستا مەلا عەلیا کە ڕۆیشتن یەکێک لە ئەفریقیەکان هات وتی ئەمانە ڕاستەکەن مەزلومن چونکە ئەبنای سەلاحەدینن لە ئەفریقیا ڕۆشنبیرەکان دەیانوت ڕاستەکەن چونکە گۆڵدەمائیر مێشە لە عەفلەق کچەکەی لای گۆڵدەمائیرە مێشە لە عەفلەق کچی مشە لە عەفلەق لای گۆڵدەمائیرە ئەیوت ئەمان ڕاستەکەن مەزلومن میلەتی کورد لەبەر ئەبنای سەلاحەدینن ئەو خەڵکا گریا ساڵی 92 ئێمە وەکو ئەرشیف ئەمانە بەڵێ سوپاس دەکەین لەبەر ئەوە کورد شانازی بە سەلاحەدینەوە کرد و شانازی بەوە ئەکەین کە ئێمە کوردین و مەزلومین دەبێت شانازی بە خۆمانەوە بکەین پاڵپشتی هەر مەزلومێ بکەین لەسەر ئەردا بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر دێمەوە خزمەتت مامۆستا هەیە سەبارەت بە زایۆنیزم وتر لە کوردستان زۆرە یان چۆن بیان ناسینەوە ئێستاوان لە کوردستانن ئەوانەیە کە کۆمنت دەنووسن یاخود لەبەر گیتینیشدا هەر هەیە ڕاستیەکە پێشەوەی بچمە سەرەوە حەزەکەم نقطە زۆر بەڕوونی باسکەین کە ئێمە باش جارێ زۆر هەست بە شەرمەزاریەکەین کە خەریکین شانازی بەس بە خۆڕاگری و خەڵکەوەگەین خەڵک لەژێر بردومانە خەڵک ئەکوژێ خەڵک برسیەتی و هەژدە مانگە لەژێر عەزابایە ئێمە ئەوە نییە شانازی بۆ بکەین بەڕاستی خۆڕاگرنەوەوانە ئەبێ بپرسین ئێمە چیمان پێکرێ بۆمانە جا بە گەیاندنی وێنە و دەنگیان بێ بە بەدەمەچوونیان بێ لە ڕووی جیهادی ماڵیەوە بە هەر شتێک کە ئێبە ئێماکرێ ئەبێ بەدەمیانەوە بین لە بەرامبەرە لەمە شەرمەزاردر ئەو تەڕەفەن کە شانازی بەوەکەن کە ئیسرائیلێک بە تەواوی تەکنۆلۆژیای ئەمریکیەوە بردومانی شارێکی تەختی بچکۆلانەیەەکە ینی کوێی ئەمەی شانازیە کە تۆ ئەمە بە براوە بزانی کوێی ئەمە شانازیە کە بڵێ ئەها چیەکە و ئافرین و ئەهاچی بەسەرات و یعنی هەر تۆ شەرمەزار نیت ئەی لەیتەوە وشەکان ینی من ئەم دوو تەرەفە بێ دایم ئاگامان لەوێت ناوە پێویستەکە ئەمە خۆمان هەڵکێشین بە خۆڕاگری خەڵکێکەوە کە ئەبێ بچین بەدەمیانەوە نە ئەوانیش ئەبێ هیچ جێگەی شانازیان بێ کە مناڵە کوژێ خەڵکە کوژێ ئەگەر غیرەتێکی ئینسانی ئەخلاقی مرۆڤی کوردەواری هەر شتێک کە لە یینایە مەگەر ئەو وەسفە قورئانی کە فەرمێ بەل هوم ئەضەل سەبیلا و ئەمانە لە ئەنعام خراپتر و لە ئاژەڵ خراپترن ئەمە بەسەر تاپسە بێ ئەگینا چۆن ئەکرێت تۆ شانازی بکەی یا خۆت هەڵکێشی بەم کوشتنانەوە و ئەمە بە براوە بزانی و بزانی ئافرم چەپڵی براوە بۆ کێ لێی بەرامبەر بە کێ لەبەرەوە ئەوە بەشێتی بەشی ئەوەی کە باسی زایۆنیە طبعا پێش 7 ئۆکتۆبەر باشە بەس بازنەی کوردستان سێرکەین بێجگە لە ئەمە لە هەموو شوێنێکی ئەم دنیاە خەریکن لە بازنەی کوردستانە کە بەشێکە لە عێراق ئیش ئەکرا بۆ ئەوەی لە ڕووی یاساییەوە هەم لە هەرێم هەم لە عێراق ئەو شتە هەڵوەشێتەوە بەشە یاساییانی کە قەدەغەی کردبوو کەسێک جنسیە ئیسرائیلی هەبێ بتوانێت بێتەوە ماڵ و موڵکی هەبێ و بۆ ئیش ئەکرا بۆ ئەمە و ئیش ئەکرا لەسەر ئەو نەمەتەی کە ئوترا جوولەکەی کورد و کوردی جوولەکە و جوولەکەی کورد و یاڵ هەوڵێکی ئەعلامی و جەماوەری ئیشی لەسەر ئەکرا کە ئەمە ئاسایی بکرێتەوە کە بەڵێ شتێکێ ناوی جوولەکەی کوردە وەڵای ئەمەش خۆشمانێ نا ئاڵای کوردستانیان بەرز کردەوە کەسێک نەپرسی ئەرەکا کە زەحمەت نەبێت تۆ لە 30 بۆ ڕۆشتی بۆ فەڵەستین بۆ بەشداری گرۆ لە داگیرکردنی ئەم خاکە تۆ ئەگەر کوردی بۆ لە شاخەکانی کوردستان دیت بۆ وەتای لە ناو لەگەڕەکەکان لێرە ئەو پرسیارە واز لێنێ خەریکی ئەمە ئیشیان لەسەر کرد و نوخبەیەکی کە هیچ قێمێکی نەبوو ئەمانە کڕابوون تا ئاستیەوەی سەردانی ڕسمی و ئاشکرایان نەکرد بۆ ئیسرائیل و بانگەشەیان بۆ کرد و بە شانازی و باسییان نەکرد و لە کوردستانە ئیش زۆر کراوە بۆ ئەمە کە من نامێن نمونە و داتای تر بڵێم کە بەشێکی پێویستی بە بەڵگەیە و مامۆستا ئاینیە بۆ ئیشی بۆ کردو تا ئاستیەوەی مامۆسای ئاینی ئیشی لەسەر کراوە کە ببرێ بۆ ئیسرائیل بە ناوی پێکەوە ژیانەوە و تا ئاستی ئەوەی کە باسی دینی ئیبراهیمی ئەکرا کە بینەوە هەمومان بەڵێ کە لێرەش بێتە دینێکی تر بەڵێ کە جوولەکە قوبولکەین تاوان جوولەکە چیە ئێمە جوولەکەمان قوڵە و دین زایۆنی و قەواری زایۆنی قوبولکەین وەکو دەوڵەتێکی دینی جوولەکە ئەمە ئیشی بۆ ئەکرات و لە ناو مەنهەجەکانە بۆ نمونە لە مەنهەجی سعودیە هەرچی پەیوەندی بە باسی جوولەکەوە هەرچی پەیوەندی بە زەمی جوولەکەوەیە بۆ 1 و 6 نەهێڵرا بە هەمان شێوە لە مەنهەجی وڵاتانی ترا ئیشێکی گەورەیەکرا بەرەوە ئاراستەی کە بەبێ تەقە هەر بە قسەی خۆش ژمارەیەکی زۆر جوولەکە بێنەوە کوردستان بە سەرمایە گوزاریەوە بە پشتیوانیەکی گەورەی سیاسی و ئەمنی ئیسرائیلیەوە تا کوردستانیان کۆنتڕۆڵە کرد کە ئەڵێم کوردستان
هەموو بەشێکی ئەم منتیقە ئەگەر دەوڵەتەکەی خاوەنی تۆکمە و ئەمنیەتێکی بەهێز نەبوو بێ ئیشان لەسەر مەگرۆکە کۆنتڕۆڵیکەن و ئێستا نایبینین 18 مانگە ئەو دەوڵەتانی چواردەوری فەڵەستین چۆن کۆنتڕۆڵ کراون چۆن ئاراستەیەکرێن چۆن ئیدارەیەکرێن لەبەرەوە ئەمە ئیشی لەسەرەکە تا 7 ئۆکتۆبەر هات باشە بەڕێز 7 ئۆکتۆبەر وەکو بەڵێ بابەتێکی نووسی بەگەر 7 ئۆکتۆبەر نەبووە زایۆنی یەقین بەم جملە هەیە و بە کاملی وعی و ئەم قسەیەکەم و بە کاملی داتا و زانیاری و ئەم قسەیەکەم کە ئەگەر 7 ئۆکتۆبەر نەبووایە ئێمە ئێستا لە قۆناغێکا بووین بەبێ تەقە جوولەکە خاکەکەمانی داگیر کردبوو کۆنتڕۆڵی کردبوو لە ڕووی ئەمنی سیاسی و تەنانەت جوگرافی و کڕینی زۆرێک لە زەویزارەکانی منتیقەکە لەبەرەوە 7 ئۆکتۆبەر هات یای لە وەتەریەم ئیسرائیلە و بە یەک جار دەمامکی خست لە جیهانە هەموو دومەڵەکانی تەقاندووە هەموو دومەڵەکانی تۆ ئێستا زەلامە بینی دەستخۆشی لە کوشتنی ئەو هەموو خەڵکەیەکە قەت بڕواو نەکردووە تەسەور نەکردو ئینسانێکە بێت قبوڵی ئەوە بکە ئینسان ئاوای لێ بکرێت تا ئەم دومەڵە تەقی ئێستا هەمویان کەشف بوون بەڵێ هەمان سیاسە دەکات کە ئێوە منتیقەکە کۆنتڕۆڵکە بەڵام ئەم جارە بەچی بە شپرزەیی بە عنتەریات بە یاسای کوشتن کە ئەمە سەر ناگرێ وەکو ئەوی تریانێ و وەکویان ئیستیعابی نابێ ئەویسە خەڵک زیینوو بۆتەوە بەشێکی زۆرینەی میلەتەکان زیینوو بوونەتەوە و کەس لەمە خلافی نییە کە ئەم دەوڵەتە ئینسان کوژە مناڵ کوژە بێڕەحمە و هیچ خزمەتێک بە ناوچەکە ناکە و بەشێکە لە جیسمێکی سەرەتان نامۆیە لە ڕووی کلتوری لە ڕووی دینی لە ڕووی زمان لە هەموو شتەکان نامۆیە بە ئێمە لەم ناوچەیە ئەمە خێرێ بوو بە گەلی کورد کراوە لە 7 ئۆکتۆبەرە تەمان 7 ئۆکتۆبەر منەمێ بە دێڕێک بڵێم کە ئیسرائیل لەسەر 4 پایە بنیانراوە ئەو دەوڵەتە لەوێ بەشێکی لەسەر پشتیوانی گەورەی ئەوروپا مەزلومیەتێکی دروست کرد بوو لە هۆڵۆکۆستەوە کە ئێمە مەزلومین و پشتیوانێکی گەورەی ئینسانی سیاسی حکومی یاسایی هەبوو لە ئەوروپا و ئەمریکا تەبعاً زایدەن لە ڕووی ئەمنیەتەوە ئەمنیەتێکی بەهێزی دروست کرد بوو لەناو ئیسرائیلە خۆشگوزەرانی کارێکی کرد بوو جوولەکەی خۆشترین جێگەلش بۆ ئەو لەکوێ بێ لە ئیسرائیل بێ موچەیەکی باشیە بێ و بتوانێت زەویێکی خۆش لە باشترین و جوانترین شوێنی سەر زەوی کە قودس و کەناراوەکانیەتی زائیدەن یاسای ڕەدع کە هەر کەس دوژمنی بوو بە جۆرێکی درندانە پەلاماریە کە ئیتر توانای نەبێ ڕەتباتەوە باش 7 ئۆکتۆبەر ئەمەی هەموو هەڵوەشانەوە جارێ بەعەکسی کردووە ڕەدعەکە 7 ئۆکتۆبەر هێرشێکە هێزێکی بچکۆلە لە یەک ڕۆژە 1400 جوولەکەی کوشتووە لە کاتێکا جوولەکە بە قسە پێوتیش کەس نەوێرا زەمی بکە ئەبرا بۆ محکەمە ئەم لە یەک ڕۆژە 1400 لێ کوشتون کە وەڵامیشیان نایەوە نە مانگێ نە دوو نە سێ نە چوار نە پێنج ئەوە 18 مانگە نەیتوانی و کۆنتڕۆڵی بکاتەوە نەیتوانی بیان شکێنێ و نەک نەشکاوە بەڵکو بەقەدەر 7000 سەرباز بە ئیعترافی خۆیان کوژراویانێ 15000 سەرباز کوژراویانێ ئیقتیسادیان وێران بووە خۆشگوزەرایی سفر بووەتەوە من ئەم شەو ڤیدیۆیەکم دانا کە سەرەیە گیراوە لەوە چە 1000 کەس لە سەرەکا من بۆ وەرگرتنی خواردن لە ئیسرائیل باز لەوە ئەکرێت کە 9 ملیۆن هەر ڕۆشتونەتەوە باز لەوە ئەکرێت 8300 بەس مۆزەفی بواری تەکنۆلۆژیا ئیسرائیلی بەجێ هێشتووە یعنی ئیسرائیل ئەو پنتانی لەسەری وەسابوو تێکشکاوە پشتیوانی ئەوروپی ژەیبینین ئیسکەیسە تێکشکاوە دوێنێ ماکرۆن لە میسر بوو ڕایشی گەیاند کە لە مانگی 6 ئیعتراف بە ئیسرائیلەکە منەمێ بڵێم ئیسرائیل کە لەسەر ئەم پایانە دروست بوو پشتیوانی جەماوەری جیهانی ئەوروپی ئەمنیەت و ڕەدع و خۆشگوزەرانی هەر هەمووی لێی دراوە بە 7 ئۆکتۆبەر و ئەم لێدانش تۆفانێکی دروست کردووە کە ئینشاءڵڵا تا کۆتاییان ناوەستێتەوە سوپاس دەکەین مامۆستا کاکتۆر بێمە خزمەت بەڕێزت سەبارەت بە سیاسەتی هەم نەتەنیاهۆ و هەم ترامپیش پێدوای بەدوای چۆن لە جگە بڵین ئێستا زۆر جار باز دەکەن حەماس دەکەن بە بیان و بەڵام ئەگەر ئەوەش نەبێ یعنی ئامانجەکەیان چیە جگەر لە غەزە ئامانجی دیکەشیانەیە و باز لەوکرێ ڕەنگە لە کۆتاییان مانگە ترامپ بێتە سعودیەوە ڕەنگە دووبارە پەیوەندی ئاسایکردنەوەی سعودی هەبێ لەگەڵ بڵین ئیسرائیل و دواتر جەنگێکەش بڵێن ئاگەر بەسێک ڕابگەێنن بیکەنە دەستکەوت لە ڕاستیدا ئەوەی کە جەنابەت فەرمووت ئێستا با ئێمە تەماشاکەین حتا بە ئایەتە قورئانەکان خۆی تەبارەک وتعالە خۆی دەفەرمێ وإذ يمكر بك الذين كفروا ليثبتوك أو يقتلوك أو يخرجوك ويمكر الله والله خير الماكرين يعني أمريكا استهيا كأنما تاريخ جاريشيكا
جارێککە ئینە کە ئەم ئاەتە ئەخێنینەوە ئێمە هەستەکەین هەمان شتی ئێستەیە ئەوە یثبیتوکە دیارە هەمویان وەکو سجنێکی گەورەیان داناوە بۆ غەزەیەکان لە هەمان وەختە کوشتنەکەەوە بووە و لە هەمان وەختە یوخریجووک هەدەف و ئامانشیان ئەوەیە ئەو عەردە پاککەنەوە و ئەوانی تێدا نەبێنێ ئەمانە هەمووی وردە خوای تەبارەک و تەعالە هەمووی وێرانەکە ئەو فێڵ و تەڵەکە بازیە ينفقون أموالهم ليصدوا عن سبيل الله فسينفقونها ثم تكون عليهم حسرة ثم يغلبون دعاء أدورينش خوای تبارك وتعالى ليرا فرمي ويمكر الله والله خير الماكرين أبواي إستا غزة لسر عرض بسراياته أبواي حماس إستا لسر عرض بسراياته بلام إرادي خداي تبارك وتعالى إلا أو في طلق بازيانه وورده سرتاي نماني أو فێڵ و تەڵەکە بازیەیە کە فەشەری هاوردووکو کاک یەحیا ئیشارەتی پێکرد کۆمەڵە خوتە و نەخشەیەکی زۆر بۆگەن هەبوو بۆ ئەم منتیقەیە و بە تایبەت مەسەلەی ڕێگەی داوود و لە هەمان وەختیشە وەکو کاک یەحیا ئیشارەتی پێکرد ئەوان مخەتەتێکی زۆر گەورەیان بوو ئەوەی بە پارە بیکڕن ئەوەی بترز و لەرز بێ بە ترس و لەرز یعنی ئەم وڵاتە من النیل إلى الفرات دروست بێ من لە ساڵەکانی 99 دراستێکم نووسیوە فكرة تفتيت الاستراتيجية الإسرائيلية المستقبلية بين استراتيجية التفتيت واستراتيجية الضم واتا استراتيجية إسرائيل بۆ ئەم ساڵانەی کە دادێ لە نێوانی پارچەکردنی وڵاتە ئیسلامی کان و لە بینی لکاندنی ئەم پارچەیە بەخۆیەوە ئەم مخەتەتەش فەشەلی هاورد ئەوە تاوە لە سووریا فەشەلی هاورد لە کۆمەڵ لە ئێستا لە سوودان وردە خەریکە فەشەل بێنێ لە تورکیا فەشەلی هاورد لە ئێران فەشەلی هاورد و تەنانەت حتا ئەو تەهدیدانەی بۆ ئێرانشی دەکرد ئەوە تا ترامپ دەڵێ ئێمە ئەبێ بە دانوستاندن لەگەڵ ئێرانە چارەسەری بکەین یعنی ئەمانە هەمووی بەڵگە و دەلیل لەسەر ئەوەی ئەو مخەتەتە ڕەهیبەی کە هەیبوو من النیل إلى الفرات لە نیلەوە بۆ فرات ونك لنيلو أبو فرات حتى أفريقيا بكي تجرد صلاتي أو وردة دركود أنفيل وطلق بازي واني كان هموي شو قوروا استنى نتيجة أخيري أميا كدين معلومة لا بريستان إشارتي بوكر دو ترامب دبي خلالي كان حفتيه جيكا أقر بس بكريتو والأمان وقت شاد دبي عشيرة بجندري أمانة هموي لتخطيطي جولك يا أبو بطيبت صالة زارين وسطو هشتاودو جمعيتك ناوي جمعية شبان اليهود جمعيتك كومالجي جنجا يهودية كان أما كومال جنجي زور زيركن لإسرائيل دراستي كان نسيوا وتيان إسرائيل أجد بدولة إسرائيل بتشوكا أجد بيتو أم دولتاني دورو بشتي إسرائيل جاري كبارشة كينا وخومان زال نبين بس اليانات وانيجكين بلا مساو نخشو في ليان أطلق بازيان ويران بو تەنانەت ئێستا ئیسرائیل جێگەی حەوانەوەی ئیسرائیلەکان نەماوە واتە هەر کەسێ دڵی بە ئیسرائیل خۆش بێت لە هەر وڵاتێ لە وڵاتە عەرەبی و ئیسلامیەکانیش نەتیجەی فەشەلێنن وەکو ئەوەی کە کرا ئێستا لە سووریا معلومە لای بەڕێستان ئەوە تا سووریا بە 11 ڕۆژ نزیکەی 6 ساڵ بە 11 ڕۆژ ڕوخا یەقینت بێ هەموو نیزام و دەسەڵاتەکانی ئەم ناوچەیە کە ئێمە ئەیبینین خودای تەبارەک و تەعالا ئیستی و ئیرادەی وایە كأبي جاري كامي إسلاما قائم بلسر أم أرده وكو خواي تبارك وتعالى فرمي هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله بعز عزيز وبذل ذليل في غبر فرمي صلى الله عليه وسلم أبي أم دينا ده صلاتي لهموشينا كابي حضرتي عائشة فرمي يوم هات أخوار ولا في غبر برسيار يا رسول الله سر أم أرده همو إسلام أكيتنا يوا فرموي بلي بعزي عزيز كساني كدينا ناوي عزيز وبذل ذليل وكساني كش كقبولنا كان إلا أبي بكون جيرد صلاتي أم إسلام خوش يستوى يستمن تصوري من وايا جاري شي كخواي تبارك وتعالى بمي غزة وبمي أكتوبر غزة حوتي أكتوبر جاري شي كنقليك لمنطقة ككست وقوية ويناكر سوريا وحالتي لسربيا السودان وحالتي بسربيا لزور بزور دنيا أطفو صوزي قوريها برو إسلام ومسلمانان ملايين ديان ملايين صدان ملايين استخلق برو إسلاماتوا لبرشي هست أكن إسلام آشتي فيها بلام أواني ادعاء إسلام والديمقراطية أواني أنا كد شريان فيها ويران كاريان فيها أوان بو بيغمبركي خويان وفايا النبوة حضرتي
زكريا حزرتي يحيى بمشار بريان تو كردي انا بدو لك مصلحتي كرده زانن بعكس ودو جار قاريان لكرده يا كم يان لبروي صلاح الدين ايوبي قدسي رزقار كد دوم يان لبي اوي ككرد امثالي جوباني كردي وامانه دوري قوريان بوا اما حقيقتك لبردم تشاوى ولا همان وقت شا لجنينا اقر بيتو جنين جيش عراقي ككردي تيدابو عمر علي قائدي كردي بو توانيتي بقات نزيك تل ابيب بلام قرار يدرا لبرو وقت انجليز حاكم وزياتر ملكيه بو وتي انا بالرابو سنجيشك اجينا تل ابيب بدست انا اجينا زوربي زوري او جيش كردي تدابو لبرو اما تجربه جولكيه قد نايل كرد لدوله بدوله تشبه بلام ارادي خومان ابيت ماي اويك ان شاء الله تعالى ايما بيجي قورمانه بلام خومان نبي بتشوكينوا وكو استا بتشوكينوا نتنياهو ورده شي تزبلي تاريخه وتماشاركن وكو درندكان لقلم ادري تنان لا يمن لا اسرائيل كان اجتماع شاكر ام قسي من مسؤول ملي للروجي زوري نما وان شاء الله زورش نزيكا ابيت فندي جي انا ولا همان وقتشا محاكمه اكري لو دولتي كخويا اندروسيان كرو دولتي اسرائيل مصيري لشارون باشتر نابي بله كالتور شارون اما يمكن الشارون لا يكردو بله ديمو خزمت بس بكرتي والله ميو برسيارشم ديتو اوي كلا سوريا رويدايتا هزيكي اسلاميات سر حكم برامي حوتي اكتوبر وتشاني استراتيجي اسرائيل شا واوي كلا سودانيش بونو مناوانه امارات بشگيري دكن ميليشيا كان اسرائيل بشگيري دكن يستكلويتك شكاون او شر بقازان زدشكيتو بنسبتي اوي كلا سوريا رويدا بلا بريزكم حقيقة كان حكيم أويلا سوريا الرويدا يشكل برهمكاني حوتي أكتوبر بلقوا دليل مان إيران كوتبر هيرشي إسرائيل وأمريكا كان أمريك لهمان وقتها سوريا بحكم أوي بابلين إيران دعمي أكيد أو وضعك أو هاي لهاد لبنان أو وضعي بسر هاد واتا ظروفك هاد دعمي كيني ودولتي بورجمي أسد نما أمش مسألة كنما من بدورش نظام اتفاقياتك احتمال الدروز بو بيه لبين روسيا لبين أمريكا بو أوي أو مسألة أوكرانيا أما كوملا وضعك خداي تبارك وتعالى دينه تبيشوا أو مجاهدان توانيان إسفادا لو فراغ بكن كان لتوقعي خودي خوش أنا نبو أوان تخطيط أنا نبو تا حماس بيت تا حما بقن حما وحمص بقن بلام ككاتبينيان أو هذا في الشلا وكو زوربي زوري هذا كاني دولة كاني دورو بشتمان إداميان بكاركيان داو سود شان بيني لتجربة أفغانستان كقيادات أفغانستاني بيان ود راموستن نك كنترول يمو منطقة راموستن هتا أجانا شو هتا أجانا دمشق وفعلا أوان إسفادية لمكر أما حالتك بلا يشك لبرها مكاني حوتي أكتوبر أوي وهو السودان يشبه أمان شيوه وأو واقع قران كاري كتازه هي بحقيقة أمش مسألة قورية كردي سوريا إستا براسي من دسخوشيان ليكم زور بعقلانه معامليان كن وأحمد شرعي زور بعقلانه معاملي كن إستا تاراديشي زور ضلي أو خلق خوشة لسوريا كشرعي ناقو نبو لبيني كرد ولبيني بابلين أحمد شرعي أو قواتاني كهيا أما كومالا دسكوتيشي قورية لهمان وقتشا كومالا دسكوتيشي قورية دروز بو لا تركياش مهفا قورترين من دراستي زور ما لسر تركيا مهفا قورترين بابلين حزبو كزور قاري لمسر مسألة حلي مسألة كردي بو يستأوان خويا مشروعين تقديم كن أما حماس واي كرد كدولة إسلامية كان يشبه خويا دابتشن ومن قناعتش ما إيرانش شوازي لشوازة كان بخوي دادتشيتوا قناعتهم هي أما بو ماي أوي كردش لميدانك يا دورێکی زۆر گەورەتری هەبێت لەبەر ئەوەی بەڵام ئەم مجموعە ڕۆشنبیرە کە با بڵێ ڕێزمە بۆ هەندێکیان کە هەندێشت بڵاوەکەنەوە صلاح الدین و مەسائیلی و ڕەمزە بەحەقیقەتەن ئەبێ سوود ببینی لەم واقعەتە ئەمەش یەکێک لە بەرهەمەکانی مەسەلەی ئۆکتۆبرە یەکێک لە بەرهەمەکانی ئەوەی کە کورد ئێستا تا ڕادەیە حقوقەکانی مەزمون ئەبێ ئەتوانم بڵێم یەکێک لە
مەسەلەکانی ئۆکتۆبەرە بۆیە ئێمەی کورد شانازی بکەین. سپاس دەکەم دێمەوە خزمەتی کاک دکتۆر مامۆستاحیە بێمە خزمەت بەڕێز سەبارەت بە فتواکەیەکێتی زیانی زانانی موسڵمان وەی ئیسلامیەکانیش کە داوایان کرد بوو خۆپیشاندان بکرێت زوو جا پیسار ڕوبەڕوو دەکرێت دەڵێن ئەی بۆ خۆتان ناڕن بۆ جیهات وەڵامتان چییە بۆ ئەوانە؟ ئەوەی ئەو پرسیارەیەکە یا موسڵمانە یا موسڵمان نییە. ئەگەر موسڵمان نییە ئەو هەر نییە لە معادلەکە ئەکرێ وەکو ئینسانێک لێ پرسیادی تۆ هەڵوێستی چێ بەرامبەر بۆ زوڵمەی ڕۆیە تۆ چیەکەی بۆیان؟ ئەگەر موسڵمانە ئەرکی تۆ چیە؟ تۆ پێمان بڵێ کاکە تۆ پێمان بڵێ ئێمە چی بکەین؟ پشتیوانی ئەعلامیەکەین تۆ نایگەی، پشتیوانی داراییەکەین تۆ نایگەی، پشتیوانی جەماوەریەکەین تۆ نایگەی، بەرەیەکی گەورەی بەرەنگاربوونەوەی شایعە و منافقینمان گرتووە تۆ هیچی ناکەی. ئەسڵەن هەرچی قسە و لێدوان و تەسریح و ئیشتە بەس خزمەت بەوانەکە بەس ئەوان بازاریان گەرمە بێ. تۆ پێمان بڵێ چیەکەین چی بکەین؟ تۆ چیت کردووە تا بێیت داوا لە ئێمە بکەین اینجا بۆ کوێ بچین؟ پێمان بڵێ بۆ کوێ بچین؟ گردبوونەوەیەکە لە هەولێرە ڕێگەی پێ نادرێ بڕوا دوایە ڕێگەیان لە کوردستانەوە بە هەزاران و چی اینجا ئەگەر دەواازە هەبێ بۆ ڕۆشتن ئەسڵەن پێویستی بە کورد نییە. تۆ بۆ ئازانی لەسەر زەویا بەس کورد موسڵمانە بۆ ئەگەر ڕێگە بگرێتەوە لە سعودیەوە ڕێگەیەن کەسی تر بڕوا بێجگاوان ئەوەنە شعبێکی موسڵمانن لە میسر کە لە پاڵیاتی ئەگەر ئازاد بکرێن ئەزانی چی ئەڕوا پێویستی بە تۆ نییە پێویستی بە فەرمووی جەنابێ نیە ئەسڵەن. لەبەرەوە اینجا فتوای جیهاد فتوایەکە لە یەکەم ڕۆژی فەرزبوونی قیتال واجبە وەکو نوێژ وەکو ڕۆژوو وەکو حەج بەڵام هەر وەکو ئەوانیش ئەحکامی خۆی هەیە چۆن حەج مەراسیم و کات و تەوقیت و ڕێکاری خۆی هەیە چۆن نوێژ مەراسیم و کات و تەوقیتی خۆی هەیە بە هەمان شێوە ئەحکامی قیتالیش کاتی خۆی هەیە. شتێکی هەڕەمەکی نیارێکی و پارچەی ئاسن بابەشانێ یاڵا بابکەوینە ڕێ بۆ کوێ ناشزانی بۆ کوێ فەرزە لەسەر هەموو مسلمانێک بەڵام پێش هەموو مسلمانێک فەرزە لەسەر ئەم سوپا مسلمانانەی کە 56 ساڵە مەسروفی پارەی ئەم میلەتانی تیاکرێ پارەی ئەم میلەتە مسلمانانە ئەدرێ بە تۆ بوو تیارە و چەک بۆیان ئەرکی ئەوانە لە پێشتر و مسلمانی ژۆک و فەرد لەم کوردستانە دەسەڵاتی ئەم کوردستانە ئەگەر مسلمانە و سوپای هەیە عێراق ئەگەر دەوڵەتە و سوپای هەیە هەر وەختێ نەفیری کرد خەڵکی ئاسایش بڕوا تەبیعیە بەڵام پێشەوەی ئەم بڕوا چەکدارەکە و هێزە چاکدارەکە واجبە لەسەری. لەبەرەوە ئێمە بابەتێک نییە شەرم لەوام بکەین کە یا چاوەڕێ ئەوام بکەین فەرمومان لێ بکەن چی بکەین و چی نەگەین ئێمە خۆمان باش زانین چێگەین و ئیشی خۆشمان مەگەر ئەوەی خەجاڵەت بین بەرامبەر بەوەی ئەو قوربانی گەورەی ئەوان ڕوومانەیە باسیگەین ئێنا لە چاو جەنابتانە زۆرمان کردووە تۆ وەکو ئینسانێک فەرمووەرە بزانین چیەکەی تۆ وەکو موسڵمانێک فەرموو چیت کردووە فەرموو چیت کردووە بزانین. یعنی ئێمە بینیمان لە شارێکی وەکو سلێمانیە کەمپینێکی زۆر بەهێز کرا بۆ زەکات کۆکردنەوە بۆ کەناڵێکی تەلەڤیزیۆنی باش یاخوا دەستان خۆشە و شتێکی زۆر باشە و مبارەکە و جیهاد فی سەبیل اللهە. ئەی چیت کردووە بۆ ئەو هەموو خەڵکی غەزە برسی و داماوە بۆ کەمپینێکی بۆ ناکەی بۆ خێرێکی بۆ کۆ ناکەیتەوە بۆ زەکاتێکی بۆ کۆ ناکەیتەوە بۆ سەدەقەیەکی بۆ ناکەیتەوە بۆ وەستاویت بەس ئەوەی پلار بی لە مسلمانی تر تۆ بۆ واناکەی ئەو بۆ واناکە ئەی تۆ چیت تۆ خۆت مسلمانیت تۆ وەڵامی ئەو پرسیارانەت حازر کردووە لە بەردەمی وجدانی خۆت لە دنیا لە بەردەمی مەحکەمەی خوایی لە قیامەتە کە تۆ لە زەمەنی تۆیە ئەم قەزەی غەزە ڕوویە تۆ چیت بۆ کردن تەحلیلی بۆ کردن تەحلیلی عەسکەری بۆ کردن تەحلیلی ڕەخنە و لێگرتن خەتابارێک کردن ینی ئەوانە بۆ حسێ بکەین. لەبەرەوە ئێمە وەڵامی ئەو جۆرە پرسیارانە ناینەوە چونکە خۆمان نزای خەریکی چین و تا ئێسش لەمە باشتر بۆ هیچ کەسێک نەکرا. بەس کۆمەڵی خەڵکن هەرچی بزوتنەوەی ئیسلامی بێ جا چ حەماس بێ کە ئێستا خەباتێکی ڕەوا دەکات دژایەتی دەکەن چەوەی بۆ نمونە لە سووریا ڕوویدا چ لە وڵاتی تر بێ ئەنی ئەوەی کە پەیوەندی بە ڕەوتی ئیسلامیەوە بێ ینی دژایەتی دەکا خوێنەوە بۆ ئەو کەسانە چێ هەم دیسانە بیان کردن بە دوو بەش بەشێکیانەیە عەلمانچی و قەومچی و ئەو بەشن باشە کە هەر ئەو لەحزەی ئەو پرسیارەیەکە ئەبێ وەڵامی ئەو بات و ئایەوەی ئینسانە وەکو ئینسانێک چی کردووە مادەم دینی خستۆتە ولاوە ئافرم بەس تۆ وەکو ئینسانێک چیت کردووە بۆ ئەم قەزەیە. ئێمە لە کیمیابارانی 1970 کە من خۆم هەڵەبجەین لە یەک ڕۆژە کیمیاباران کراین و حەدەسێک ڕوویە نە سۆشیال میدیا هەبوو نە کەناڵی لایڤ هەبوو نە جەزیرە هەبوو نە هیچ شتێک هەبوو. لەو ڕۆژە تا ئیسا عەلمانچی قەوچی ئێمە بەو بەرگە خوانە دزنەوە لە ئەرکی ئینسانیان بەرامبەر هەر موسڵمانێک لەسەر زەوی تەنها بۆ موسڵمانی جوان ئەگینا
کە باز ئەبێ بە فەڕەنسی ئەبن بە سووری بەلەشکر کە باز ئەبێ بە عەلەویەکی بەعسی هەڵگەڕاوەی سووریا ئەبن بە سووری بەلەشکر کە باز ئەبێ بە ئیسرائیلی بیرمانێ لە 7 ئۆکتۆبەرامانە چه ئینسانێتێکیان نوان لە هێرشەکەی حەماسا چۆن ئەبێ ئینسان وای لێ بگرێ چۆن ئەبێ دیل وای لێ بگرێ و ئەمانە چۆنن بەڵام کە ئەبێ باز باسی موسڵمان بەرگێکی قەومیەکەنە بەریان ئەوان چیان کرد بۆ هەڵەبجە بۆ ئێمە ئەی بۆ خۆت ناپرسید کاکە ئەو کەوت ئەو ساقتە غەڵەتی کرد نەیشی زانی لەگەڵتا نەبوو ئەی جەنابەت 18 مانگە ڕۆژانە بەلایف کوژتنای مناڵ و ژنە بینیت لە یەک شوێنونا لە 100 شوێنەوە تۆ چیت کردۆ بۆیان تۆ چیت کردۆ بۆیان بچووکترینشت نەک بۆیان ناکەیت بەردەوام خەریکی تەشویشی بەردەوام خەریکی خزمەتکاری زایۆنیت کە خەڵکی تر هیچ بەدحێکی سەدامی نەکردووە کە خەڵکی تر ئەسڵەن لە سجن نابوو ئەخە معقولە جاڵان پرسیارێکی زۆر نامەنتیقیە بۆ نمونە کەسێکی وەکو یەحیا سنوار لە ساڵی 1970 و کاتێ ئێمە کیمیاوی گراوە سەرمانە ئەو لە زیندانە بوو تا 2001 لە زیندانە بوو ئێمە لە سنوارە بپرسین تۆ هەڵوێستی چی بوو لە کیمیا بارانەکە بەڵام لە ئیسرائیل ناپرسین کە دەوڵەت بوو بێزەحمەت ئێوە هەڵوێستان چی بوو لە ئەمریکا ناپرسین کە سەرپەرشتیار و پشتیوانی سەدام حوسێن بوو لە ئەوروپا ناپرسین کە کیمیایەکەی پێفرۆشت ئەرە ئێوە چیتان کرد بۆ ئەم قەزیە ئەرە ئیعلام لە دەستی ئێوە بوو ئیعلامی هەموو جیهان لە دەستی زایۆنیا بوو چی کرد بۆ ئێمە هیچیان نەگرەوە نەگیچیان نەگرەوە پشتیوانێکی سەداسەدی سەدام حوسێن بوون وەک چۆن ئیشە پشتیوانی ناتانیاهۆن ئەوەش پشتیوانی سەدام بوون قسەکە مەیە ئەم بەشەی ئەلمانی ئەمە حاڵیانە بەشێکی ئیسلامی ژێ بەداخەوە بە هەمان قیاس بەڵام بە دینەوە بە بەرگی دینەوە هاتووە تەشویش دروستەکە من یەک پرسیاریان لێ یەکەم جیاوازی جیهاد لە ئەفغانستان لەگەڵ ئەو جیهادی ئیسە لە غەزێ فەرقەکەی چییە بۆ ئەمایان تەهلوکە و خۆیان بەکوشتە ئەی بۆ بەرامبەر وەستانەوە بەرامبەر یەکێتی سۆڤێت کە وەک ئەمریکا بوو تەهلوکە نەبوو وانێ بۆ ئەویان دەهۆڵە کوترا و هەموو موسڵمانێکیش بە شانازی و بەشداری تیا کردووە بە خەڵکی ناو غەزەیشەوە عەبدوڵڵا عەزام چییە سەرکردەیەکی خەڵکی فەڵەستینە بەشداری جیهادی ئەفغانەوە یەک فەرقی هەیە کە وازەحە و دەمامکەکە کەوتووە جیهاد لە ئەفغانستان ئەمریکاش پشتیوانیە کرد چونکە دژ بە یەکێتی سۆڤێت سعودیەکەیش ئەمریکا بوو بەسەریا ئەمر کرابوو بەسەر سعودیا کە بێ پارەیش و چەکیش دابینکەی بۆ هەمویان و تکتی هەموو مجاهیدانی چوون بەرە ئەو وڵاتانە سعودیا دابینی کردووە هەمان جیهاد و باشتر لەو جیهادە و ڕوونتر لەو جیهادە لە خاکی فەڵەستینە هەیە بەرامبەر گەورەترین دوژمن و درڕندەترین دوژمنی ئومەتی ئیسلامی داگیرکەری قودس ئێستا هەموو قسەکان گۆڕاون لەبەرچی لەبەرەوەی ئاغای سعودی ئەمری کردو ئەم شەڕانی ئەمەنیە بۆ چونکە ئاغای سعودی ئاغا گەورەکەی کە ئەمریکایە ئەڵێ لە مەسلحەتی زایۆنی نییە ئێستا خێرە دژایەتی ئەم جیهادانەکەی خێرە لە تانەی لەم مجاهیدانە خێرە تانەی لە هەر کەسیش باسی کە یعنی ئەمە منطقێکی زۆر خراپە یعنی سێمە ئەوەنەی نیوەی ئەو کاتەمان کە مەشغوڵین بەوەی قسە و باسی غەزە بگوازینەوە مەشغوڵە بین بە ڕاستکردنەوەی ئەم قسانە مەشغوڵە بین بە ڕاستکردنەوەی عەلمانچی و دەمامکەکانی ئەوان لە وەکوڵە ئێمە لە مەعرەکەیەکی جەنگی دەرونی و ئینسانین و ئەتوانین پێی بڵێن جیهادی منافقین کە جیهادی منافقین بە چەک ناکرێت بەچی دەکرێت وەخواش فەرمانی کردووە یا ئەیوهە النەبیو جاهدی الکفار والمنافقین کافر و منافق جیهاد دەکرێت بەڵام خۆ جیهادی منافق تا ئێستا منافقین نەکوژاوە لە سەردەمی پێغەمبەریشە جیهادی منافقین ئەو هەموو تەشویشەیەوان بڵاوێکەنەوە مسلمانان ئاوا بێ کەناڵی بۆ دانێن بەرنامەی بۆ دانێن و ئەو چۆن تەشویش دروستەکە بۆی ڕوونکەیتە سپاس دەکەم کاکتۆر چەند خولەکێکمان ماوە سپاس دەکەین سەبارەت بە دۆخی خۆرەڵاتی ناوەڕاست پێت وایە چی بەسەدێ ئەو ئامانجانەی کە ئەمریکا و قاری زانیوێ پێت وایە تێک دەشکێن ئەوە ئێستا هێرشەیە بۆ سەر حوسیەکانیش بە هەمان شێوە کەوانیش هەڵوێستێکی مەردانیان هەیە لە دۆزی فەڵەستین بەگشتی ناوچەکە چی لێ چاوەڕێ دەکرێت و سەبارەت بەوە شکاندێک ینی لەناو موسڵمانانیش بێ ئومیدێک دروست بووە یانەندێکی چۆکی شکاوە کە پێی وایە غەزە کۆتایی هاتووە حەماس کۆتایی هاتووە چەند خولەکێک بە کورتی بێ سپاس دەکەم سەرەتا غەزە کۆتایی ناکات چونکە ئەوە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ما زالت طائفة من أمتي ظاهرين على الحق ئەو کۆمەڵەیە ئەوە باشکرا باسی عەسقەلانەکە عەسقەلانیش طبعا غەزا کەوێتە ضمنی عەسقەلانەوە ئەوە
سابع مستحيلاتها كواتصور كان يتر أوان سيطرة كان سر منطقة كي هموي من بعكسه ودليم وردا أو منطقة لهيمنو هيلمي جولك كان ولهمان وقتها أمريكا أو مخططات هي هموي بقور أنيردري ولهمان وقت شا جورترين ضربة كيستا أمر رئيسي كترامب جورترين ضربة لا هم ناحية أبورية وهم ناحية عسكرية وهم ناحية هيمنتية وتنانت حتى إس الدولة لأمريكا معارضي أم حالتي ترامب ولهمان وقت شا ترامب موضعي كان خلقان ديوتي أوروباشي لدس خوي دعوة لهمان وقت شا الصين وأمانش زياتر يستا برزبونتوا أو شتيك أكا جمرك كزيادة أو جمرك كزيادة كان وتا لم حرتشا ترامب فشل يعني وأوتا الروج دوار روج أجريته ولو قصاني ككردويتي ولهمان وقتشا أو نتنياهو هيك وهاب شان دا بوفري واقع أو ترامب شيب نتنياهو شيب لي أو جيب جيك أبوي بعكسه أمجال يعني شيء شاشي في كردوه وتنانت حتى لناحية سيكولوجية نفسية وتماشاي نتنياهو كي لم دانشني أخيرا تماشاكت شلون شفر زبوا وتنانت أجر بيتو جولا روجنا مكاني بابلين أو دولة زايونية بي سي تماشاكي إستا وضع كيان زور بشفر زادة تبرتشاو وغزش أمينيتوا چونك أو كوم الله خلقا أجر بي واد دسيان بو عرضه وقرتوا أزانن ليوا برو بهشت أتشن يشك لواني كمسلمان بو أو روجانا باسكا علي من مسلمان نبو مسلمان بو ما برين بيتشك بولوية ضلي من هستم أكيد كأمانة بفعلي بهش ليان ونزيكا علي رويش مات منا القرآن خيان دمو تماشاكم أو لزتي أواني كان إما نايزانين دي واتاكم الله خلشك أوا بعردكو بالشيتوا بلقو دليل غيرتي أوانا غيرت بأي مشدا كعردو أو خاكي خمان ندين بكس بويا أوان يستبون بنمونه ومشخلك اقتداي في بكري نك دجايتيان بكري وهر كسيكش دجايتيان كأوا برانبر خواي تبارك وتعالى خوي بمسلمان بزاني أو بزاني حق حسابه لقليا وأوانشي كإيمان يعني وتأخوي تبارك وتعالى بأشكال لي أو في طلق باز يعني لما منطقة أنا ويمكرون ويمكر الله والله خير الماكرين أو يقين من وايا وعد كان في غنبر جديت دي وعد قرآن كان جديت دي أبي خلافي راشدة لسر أم أردب به أبي بو هواية وتماشابك بله سپاس دەکەین کاکتۆر مامۆستا شتێکت ناوی بە کورتی سپاس ناوخۆی ئیسرائیل بێتون کە ئیعلامی گوڵی زایۆنی و مرتەزەقەکانی هیچ باسی ناگەن کە هەر ئەمڕۆ 950 فڕۆکەوانی ئیسرائیلی ئیمزای عریزەیەکیان کردووە کە دژی ئەم جەنگەن و هەر ئەم ڕۆژ گوڵی سوپای ئیسرائیلی هەموویانی فەسڵ کردووە 950 فڕۆکەوان فەسڵکەی واتە مەعاشی ببڕی ئەوێ چه ئەزمەیەکی سیاسی و ئەمنی و کوڵی ئەوەی دروستکاکە لە ناوخۆی ئیسرائیل لەسەر بەردەوامە کێشەیەکی گەورە هەیە لەسەر دانانی سەرۆکی شاباک کێشەی گەورەی لەسەر دادگا کێشەی گەورەی ناوخۆییان هەیە و لەسەر مەحەکی پێکدادانێکن هەموو ڕۆژێ سەرکردەیەکیان نییە باسی جەنگی ناوخۆیی نەکات وە بە ویردی سەرزمانیان لە ناوخۆی ئیسرائیل بەڵێ سپاس دەکەین مامۆستا یحیا نەوزەر جاف سپاسیان بەدەبوون دەکەین هەروە دکتۆر محەممەد بازیانی سوپاسی بەڕێزیشی دەکەین کە لاولێرەوە لەگەڵ مام بووی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ